مەسەلانەی ڕێکۆردکردنی کتێب بە دەنگ و بۆ خانپێدەویست تایبەتەکان پار پرۆژێکی وام لە مێشکا بوو کە خۆمان ڕێکخراوێکی تایبەت بە نابینانمان هەیە بۆ زۆر کار و چالاکی و لەگەڵەوە شەڕۆژی جیانی کتێبی دەنگیشمان هەیە کە منویستم و پرۆژێ بە ئەنجام بگێنم ڕاستەکی زۆر ڕێگریم بۆ هاتە پێش. یەکی لەو قسانە ئاوت کە ئەبێ پرس بە نووسەر و بە ناوەند و بە ئەو کەسانێک کە کتێبەکان چاپ کردو و ڕاستەکەشی لەلایەکە ئەو قسەیەش ڕاستە یعنی ئەبێ نابیناکان هەمومانە و شتە بزانین بەڵام ئەبێ ئەو کەسانیش کە کتێبەکە دەرەکەن یعنی بیرێک لەوە بکەنەوە کە ئێمەی نابیناش بە هەر جۆرەك لە جۆرەکان بێبەش نەبین لەو عیلم و زانستە چونکە خۆمان نەزانین بەهۆی مەشغەڵەت و بەهۆی ئیشکار و یعنی هەر بەهۆی مەعاناتی زۆری خەڵکیشەوە ڕەنگە دایکێک یان باوکێک نەتوانێت کتێب بۆ مناڵەکەی بخوێنێتەوە لەبەر ئیش و کاری زۆریان ماڵی وایە زۆربیان نابینان من خۆم ئاناسم بە دڵنیایە و ئەمان بێبەشە بن لە کتێبی دەنگی و لەم جۆرە شتانە بەڵێ لە یوتیوب خۆمان نەزانین کە کتێبی زۆر خۆشەیە بەڵام هیچ شتێ بەقەدەرەوە خۆش نەکاتێکەیەکێک خۆی ئەچێتە کتێبخانە کتێبەکە بە دڵی خۆی هەڵەبژێرە چونکە هەرێکەمان و حەزمان لە بوارێکە بۆ نووسا من لە یوتیوبە ڕەنگە حەزم لە خوێنەوەی ڕۆمان نەبێ یان زۆر بوار هەیە حەزم لێ نەبێ بۆیە ناتوانم کتێبەکە بە دڵی خۆم هەڵبژێرم ڕاستە کتێبی تیا بەڵام ڕەنگە ئەو کتێبە نەبێ کە من ئەمەوێ و ئەو کەسانشی کە بە جۆر لە جۆرەکان ڕێگریەکەن لەبەر بەرژەوەندی تایبەتی خۆیان با کاتێک کتێبەکە دەرەکەن هەر ناوەندێک بێ هەر شوێنێک بێ بیر لەوە کاتەوە کە سیدیەک یا میمۆریەک لە پاڵ کتێبەکە دەربکات چکە ئەو شتەمان بینووە یعنی بۆی کە ئێستا سیدیش زۆر بەکارنێ دابینەکان یان ئەتوانن بیکانە سەر میمۆریەک یان شتە بە جۆرێک لە جۆرەکان ئیسفادەی لێ بکەن بۆی کەوا ئێمەش بێبەش نەبین چکە من خۆم چەنەها ناوەندوایان چەنەها کەس یعنی خۆم شتێکی جوان نییە کە ناویان بینی بەڵام بە هیچ جۆرێک بە هیچ نوعی تا ئێستا یەک کتێبیشیان نەکراوە بە سەوتی و ناشێڵن ئێمە لە ڕێکخراوی ڕۆشنایی دڵ و پاریش کە خۆم بیری ئەوم بوو کە ئەم پرۆژێ بە ئەنجام گێنم کە بڕاستی پێیان وتم کە بپرس بە نووسەر و ئەو کەسانە بکەی من لە بێشکی خۆشم جاریا بوو بیرمە کردەوە مت حاڵەتی نابینا جیاوازەیان ئێمە کە شتەکە نابینین ئیتر مەجبوری هەر بۆ ڕێگای گوێلەگرین بەڵام لەبەر مرتاحبوونی وجدانی خۆم تەلەفۆنم بۆ زۆربیان کرد و تەلەفۆنم بۆ ئەندازیار عوسمانیش کرد کە کەسێکی بانخوازی زیرەکە و بە خۆشحاڵیە چوون بۆ کتێبخانەیە کە زۆربەی کتێبەکانی خۆی بە هەدیە ئەمە ئەوە شتێکی زۆر دڵخۆشکەر بوو بۆ من یعنی تۆ بە جۆرێکی وا هەست بە مەعانەت و ناڕەحەتی نابینا بکەی کە تەنها مەسلحەتی خۆت لێک نێیتەوە بەڵکو بەرژەوەندی گشتی کەسانی تریش لە پێش چاو بێەوە بیر لە دڵخۆشببوونی ئەوانی تریش بکەیتەوە ئەوە شەکەوێتەوە سەر هەم بیر و وجدانی ئەو نووسەر و ناوەندانە بۆ کەسانی خانپێدەویستی تایبەتی وکو ئێمەش و لە ڕوویەکی شەو ڕاست ئەکەن یعنی نابینەکانیش جاروە بەداخەوە کە لەوانەیە جێسی قەنە بن بەعزێکیان بڵاویکەنەوە یان بەناو خەڵکی تراگوێ لە بێت تەبان ئەوانی ژەوان پێ ناخۆشە بەڵام من هەموو جارە وتمە کە کتێبەکە کە بڵاو ئەکرێتەوە با تەنها نابینان لەناو خۆیانە گوێ لێ بگرن و ئێمە لە ڕێکخراوی ڕۆشنایی دڵیش بە خۆشحاڵی و چەند خۆبەخشێکمان هەیە کە وەکو لیژنە یعنی کتێبی دەنگیمان بۆ تۆمار ئەکەن و پێشتریش کە کراوە بەڵام ئێستا یعنی هەموو کەسێکیش بوون من کە ئەو پرۆژەم لە مێشکا بوو ئەمتوانی بۆ نووسا بە خوشکەکانم و بە هاوڕەکانم بڵێم کە کتێب وشتمان بۆ بکەم بە سەوت یعنی هەر کەسە و لەجێ خۆیەوە ئەتوانێت کە هاوکارێکی باش بێ بۆ ئەوەی کتێبەکە بە دەنگی بکرێ بۆ نابینە نەک تەنها ئەوەی کە شتەکە بکو بڵێ ئیشێکی زۆر قورس بێت تەنها پێویستی بە کۆمەڵە لیژنە و کەسانی زۆر بێ من عنی و کەسێکە بوون ئێستا کتێبەکە بۆم نەخوێنێتەوە گە من تەکلیف لە هاوڕێک خۆشەویستم بکەم لە هاوی ناکتێبم بۆ بخوێنێتەوە ڕەنگە ئەو خۆی چکە ئێستا کتێبخانە تا ڕادێکی زۆر کەم بۆتەوە بەڵام ئەو کە ئەو کەسە ئەو شتە بۆ من باسەکە ڕەنگە خۆشی سەرەتا ئیسفادەیەک بێ بۆ خۆی چکە ماوەیەکی زۆر لەوانێنەی خوێند بێتەوە و هەم بۆ منیش کە ئیسفادەیەکی زۆرە یعنی هەردووکمان لێ سوودمەند دەبین بۆیە با کەسەکان بۆ ڕوانگەیەوە حەز بکەن بە خوێندنەوەی کتێب بۆ نابینانە و ئەرکێکی قورس سەیری بکەن ئەو کتێبانی کە بەنووسینی زبر چاپەکرێت بۆ نابینان ڕاستەکەی گەڕێتەوە بۆ چەند هۆکارێک لە بەرەوەی کە کتێبەکان کەمە یەکەم لە بەرەو ئامێرانی کە بۆ نووسینی نابینان ئەبێت و شتی پێنووسین زۆر کەمە لەم کوردستان تەنان لە مەکتەبی نابینانی ژوابزانام چەند یەکدانی لێ و دووهەمیش بەڕاستی نووسینەکە جێگایەکی زۆر ئەبا یعنی چکە نووسینەکە بە هەستی سەری پەنجەکان ئەیخوێنی وەکو زەنگیانەیەک وە جێگایەکی زۆر لە
وەرەقەکە داگیر ئەکا بۆیە لەوانێ ئەدەوات و شتێکی وانە بێ بۆی کە نووسینەکەی پێچا بکەن کە ڕەنگە لە وڵاتە وابێ بەڵام لە وڵاتانی تر ئەکجار بۆ شێوازە نەبێ کەوت وکوتیشم ئامری چاپکردن کە تابیعەیە شتێکی زۆر باشە بۆ نبینیان بەڵام بەداخۆ لە هەموو ئەم کوردستان تەنها یەکدانە هەیە کە بەڕای من ئەبێ کە سودانێکی خۆی هەبێ هیوادارم کەوان و سەر و ناوەندەکان ڕێگە بە نبینیان بنکەوە ئەو شتێکی حەزیان لێتی تۆمار بکرێت لە بینی خوانە گوێ لێ بگرن و بیریش لەوە بکەنەوە کە ئەمانیش بۆی بێبەش نەبن لە علم و زانستە و بەکاری بێن لە ژیانیانە و نابیناکانیش لە بینی خوانە گوێ لێ بگن و بڵاوی نەکەنەوە بۆی کە ڕنج و ماندووبوونی نووسەرەکەش بەزایە نەچێ لە هەموو کۆمەلگایەکی پێشکەوتوو هەموو کتێبە کە نووسەر ئێنووسێت وەرەگێڕە بۆی کە بەشی خەتخەتی هەیە بۆی بتوانێت ئەگەر نابیست یاخە نابی نابێت بتوانێت بخوێنێتەوە. ئەمە ئەو کێشەیەمان هەیە لێرەیە بەڵام هەتا ئێستا لە وەزارەتی ڕۆشنبیری هیچ ئەنگاوی بۆ نەدراوە بۆ ئەوەی کە لانی کەم بتوانێت کە هەر پێداویستێکی سەرەتاییە بۆ ئەم خاوەن پێداویستی تایبەتانە کە خوێندنەوەیە و تێگەیشتنە لە ژیان ئایا لە ڕووی بیستنەوە بێ یا لە ڕووی بەرجەستەکردنی دەستەوە بێت ئەوانشی کە لە سنتەرەکانە زیاتر کار ئەەکەن ئەوانە زیاتر چۆنەڵی باشتر ئەبیێن کە ئەم کێشەیە چۆنە لە سەریانە یاخود داواکاری بوونیەتی ئەم خاوەن پێداویستی تایبەتانە چۆن جێبەجێ بکرێت و چۆن کاراسانیان بۆ بکرێت ئەوەی ئێمە لە سەرمانە نووسەر ئەوەیە تەنها ئەوانی کە لە بوونیەتی ناوی خۆمانە یاخود لەو داهێنانانەیە کە لە مشکی خۆمانە دروست ئەبێت و بۆ توانین لە پەروەردەیەک بێ بۆ نەوەی داهاتوومان یاخود بۆ ئەم کەسانی کە خوێنەر و نووسەرەکان ئەی خوێندنەوە هەنگاوێک بۆ ئەوەی کە بنیەتی نووسری خۆت بە داهێنانەکانت بسلمێنی ینی ئەوەی کە لە توانێت نووسرە ئەوە نییە کە بتوانێت ئەم ڕێگایە بۆ خاوەن پێداویستی تایبەتەکان فەرەهەم بکات و لە ڕووی نووسینەوە یاخود لە ڕووی ئەوەی کە بتوانرێت بە سەوت گوێبیستی بن یاخود بە بەرجەستەکردنی دەست هەوڵبن کە لی تێ بکەن وانەی کار لە پەنجێ دەستێ ناپەڕێ ئەنی کەمینەن بەڵام ئەو کەمینێ ناکرێتە سەوی کە ماشەڵا کۆمەلگاکەمانە تا بڕوات بۆی زەمەنەوەکە بڵێن ماشەڵا لە بوونیەتی زیادکردنیە بەڵام ئەگەر بڵێ خاوەن پێداویستی تایبەتەکان ڕۆژ ڕۆژ بەرەو زیاد بوونە بۆی ڕووداوەکانەوە یاخود بۆی لەدایک بوونەوە یاخود هەر زۆجا بۆی ڕووداوێکەوە شتێکی لێ بەسەر دێت بەڵام ئەوە سەرچاوەیەکە بۆی کە کەمینە سوودمەند بن لەوەی کە بۆ شوێی کە تو باسیەکەیت بەریان کەوتبێ خۆت بیری هەیان بێت و بتوانە خزمەتی پێ بکەن و یاخۆت لێ تێ بکەن لە کتێبخانەی گشتیە لە ساڵی ڕابردووە کتێبێکم ڕۆمانێکم نووسی سەرەڕاوی کە ڕۆمانەکەم نووسیەوە بەڵام وتیان ئێمە توانین بە سەوت بتوانین بەردەوام بچێتە بەر دیدی یاخۆ بڵێن بیستنی ئەو کەسانەی کە خوازێرن لەسەری کتێبەکان چارەزایان لەسەر کتێبەکان بێ ئێمە ئەم کتێبانەمانیان بەجەرسەکردن ئەم بەجەرسەکردانە تۆزێک کەمە لە بوونیەتانە زۆربەی زۆری ئەوانەی کە لێرە نابیست بن یاخۆت پێویستیان بۆ بێ کە بخوێنەوە لەم ڕێژەیە زۆر کەمە یاخۆت بڵێن پەری پێ نەدراوە لە ناو میلەتی خۆمانە هەتاوەکو ئەوانش کە پێویستیان پێێت یا حەزیان لەوەی کە بزانن بوونیەتی ژیان کە ڕۆژە لە ڕۆژان بە چاوەکانی خۆیان دنیان نەدیوە بەڵام بتوان لە ڕێی ئەم ئاماژەیەوە هەوڵ بن بنووسن و یاخۆت بەرجەستەی ژیان کەن کە ئەو ژیانی کە نەیاندیوە ئێمە چەند جار کتێبمان نووسیوە چەند جار هاتوشەی وەزارەتی ڕۆشنبیرانەمان کردووە کتێبخانەی گشتی کردەوە بەڵام تا ئێستا نەکراوە کتێبەکەمان بۆ چاپ بکرێ یاخود دەڵێت تۆ دوای چەند مانگی تر ئەگەر لیژناڵی سەنگان ئێمە بتوانینەوە ینی زۆربەی زۆری نووسەرەکان ئێمە لەسەر گیرفانی خۆمان کتێبەکان چاپەکەین ینی زۆری لەسەر ئەکەین هەندێک کاتی وەکو خۆم کە وەکو نووسەر خاوەنی 4 کتێبم هەموو کۆڕ و ناساندەکان بەوێ بەرامبەر کتێبەکانم بەخشی و بە خوێنەر تەنها ئەوان ئەمەدوبان بۆیە بخوێنەوە بۆیە لانی کەم بتوانین خزمەتێ بکەین و خەڵکانی وا لێ بکەین کە بەبێ بەرامبەریش بتوان بخوێنەوە هەتاوەکو هۆشیاری زیاتر بۆ تاک بۆ کۆمەلگا بڵاوکەینەوە دا بگاتە سەرەوەی کە نابیستەکان یاخۆ خاوەن پێداویستی تایبەتەکان بەگشتی کە پێویستیان پێیەتی ئێمە نەمانتوانە نووسەر هەنگایەکی بۆ بینین لە هەمان کاتێکم تەرخەمەکە گرێتەوە بۆ وەزارەتی ڕۆشنبیری کە بە گرنگی نەزانیوە بەڕاستی بە گرنگی نەزانیوە تاوەکو ئەم نووسینە بە وەرجەستەکردن چێتە بەردەمی هەموو ئەو خاوەن پێداویستی تایبەتانە کە پێویستیان پێێتی بە خۆشحاڵیەوە ئێستا لە ناو تەلەگرامە چەند گروپێک دروست بوون کە بەدەنگی کتێبەکان خوێندنەوە و تەنها بۆی کە خەڵک شارەزای لەسەر نووسەرەکان هەبێت سەرەتا بۆ نای نووسەرەکە و ژیان نامی نووسەرەکە دوجار دەست دەکرێت بە
خوێندنەوەی ڕۆمانە یاخود مێژوویە هەرش لەو بابەتانی کە خوێنەر حەزیلێتی پەرتوکەکان خۆتان هەڵێ بژێرین ئایا لە ڕۆژەڕۆی سۆشیالەوە کامیانت حەزرێتی ئەتوانی وەری گریت و دوجارش گوێت لێبێ ینی ئەوش بۆ خۆی هەنگاوێکی باشە بۆی کە خۆ دەڵێنە خوێنارمان هەیە بە ڕێژێکمان هەیە لە ئێساگەر بڵێن ناوشار ڕێژێکی زۆر کەم لە خوێنەوەرێ بەڵام گەر بڵێن ناوچە دوورە دەستەکان لە خوێناری تاوێ بۆی حکومەوەی کە هاتوشان بۆیان سەخت بووە نچونەتە بەر خوێندنیا خۆت دایکمانیا کەسانێکمان هەیە کە بە تەمەن تاسە ڕۆژە ڕۆژانیان خوێندووە بەڵام گە خولیە لەسەر کتێب بێ ئەتوانێت سۆشیال بەکاربێنێ ئەوش بۆ هۆی کارێ بۆی کە بتوانین بەدەنگی کتێبەکان خۆی بخوێنێتەوە ئیش لەسەر دەستگاکان ناکە بڵێن سنتەرەکان ناکرێت ئیش لەسەر بەشی کتێبخانەی گشتی ئەکرێ وە کتێبخانەی گشتی ئەم هەوڵە بدات بۆ ئەوانی کە خاوەن پێداویستی تایبەتن وەخوان لە معناتی خۆیان باشتر تێگەن ینی من زۆر جار پێشنیاری ئەومە کرد کە پێویستە کەسانی نابیست لە ناو کتێبخانەی گشتیە هەبێت بۆی کە خوان نوێنەراتی خۆیان بکەن معناتی خوان باشتر زانن بۆی کە بزانێت چۆن چۆنی ئەم هاوڕێکانی بەرەو پێش بێت و ئەمانیش لە کتێب بێبەش نەبن و بتوانن خوێنەرێکی باش بن نووسەر کاتێک ئەنووسێت تەنها بۆ خزمەت ئەنووسێ بۆ ئەنووسێت کە بتوانێت چۆن چۆنی خزمەتی کۆمەڵگاکەی بکە خزمەتی خەڵکەکەی بکە خزمەتی تاک بکە خزمەتی ئەوانە بکە کە چۆن کتێبەکانیان بەلاوە خۆشەویستە یاخود چۆن نووسینەکان بەلاوە خۆشەویستە یان نووسینەکانیان چۆن بچێتە ناو کۆمەلگا و کۆمەلگاش پێشوازی لێ بکات بەڕاستی زەڕورە بۆی کە ئێمە بە هەمومانە هەوڵ بین یەک بگرین بێ ئەوەی کە چینایەتی و جیاوازیمان هەبێت لە ناوان هێزەکان و یاخود تاکە یا کۆمەلگایەکە چکە بەڕاستی نووسەر ئەبێت ئێمە پشتیوانی یەکتری بین نووسەرمان چۆن هەموو کەیشە باسی ڕێژەیم کرد نووسەریش بخۆی ڕێژەیە ینی بربڵاو نییە بە گشتی لە ناو کۆمەلگا بربڵاو نییە ڕێژەیەکی باشمان هەیە کە بتوانرێت ئێمە بە هەمومانەوە هەنگای وەرو پێش بچێت بۆی خزمەتی لانی کەم کە تاکمان کرد خزمەتی کۆمەڵێک لە خاوەن پێداویستی تایبەتیش بکرێت پێشنیارم ئەوەیە لە وەزارەتی ڕۆشنبیری لە هەموو وەزارەتەکان کە خاوەن پێداویستی تایبەت بڕگەیەکی باشی سەرچاوەیەکی زۆر باشە بۆ نوێنەرایەتی کۆمەڵەکەی خۆی هەتا ئەو معناتانی کە هەیەە بتوانن لە ڕێی خوان و بیگەێنن